ئەمڕۆ کە ئێمە کە پێشوازمان لیان کرد و لە گفتوگویەکی کراوە ئەمە باسی ڕەوشی سیاسی و هەروەها ڕەوشی ژنان بە تایبەتی کە کراوە بەردەوام ئێمە مەسلەی نەتەوایەتیەکە لە پێش هەموو شتێکە کە بتوانین ئێمە پاڵپشتی یەکتر بکەین و هەروەها لە ئەنجامیدا ئێمە کە بتوانین هەر شتێک پەیوەست بین بە ڕەوشی ژنان و هەروەها مەسەلەن تەوایەتیەکە ئێمە توان پاڵپشتی یەکتر بکەین لە ڕووە سیاسیەکە ئێمە ئەمڕۆ زۆر قسەمان کرد کە ئێمە ژنان دەبی پاڵپشتی ژنان بکەین و هەروەها لە شوێنی بڕیارە چ لە پەرلەمانات لە شوێنە جیاجیەکانیدا لە شوێنی بڕیارە ئێمە بتان داکۆکی لێکتر بکەین و بتوانین ئێمە خزمەت بە هەموو چینی توێژەکان بکەین و بتوانین ئێمە لەگەڵ یەک بین ئەو مەسلەی ئایدۆلۆژیا هەر شتێک هەبی ئێمە بتوانین کۆکردنەوەیەک بی لە مابینی بۆیت کە زیاتر خزمەتی مرۆڤایەتیە و زیاتر خزمەتی ئەرکی ئاینی و ئێمە حتمما دەگەڕێتەوە سەر ڕەوشی گشتلایەک و بتوان ئەم ڕۆشەی سیاسیەکە هەم گفتوگۆکردنمان لەگەڵ حەزب و لەگەر لایەنەکانی تریشە کە بتوانین ئێمە بەردەوام هەماهەنگی بین و هەر شتێک پەیوەستبی بە لایەنە مرۆڤایەتەکە ئێمە کاری لەبۆ بکەین و پشت ببەستین بۆی کە بڕیارەکانی حەزب چی دەبی ئێمەش لە بڕیاری حەزب دەرنەچین سەدەمێ هەفدیتنا me yekîtiya jinên Kurd e ji wan yek ew e ya da ambargoya ser Mahmûrê ye ji bo rakirina ambargoyê em dixwazin ki jinên Kurd fikrê xwe nîşan bide sekna xwe nîşan bide ya dinê jî dagirkeriya a Tirkiye a hemberî Başûrê Kurdistanê ye ji bo wê jî em dixwazin dîs yekîtiya jinan bi destê jinan xelaskirina vê dagirkeriyê be û dîs sekna xwe bi vê awayî nîşan bide. ئێمە جارێکی تر لێرەوە بە خێراتنێکی گەرمیانەکەین خۆشحاڵ بووین بە سەردانەکەیان بە هاتنەکەیان دیارە شان دەکە ئەمانج لە سەردانەکەی خۆی ڕوون کردەوە کە پاراستنی یەکێتی نەتەوەی ژنانی کووردە کە ئەگەر ژنان بتوانن خۆیان یەکدەنگ و یەکڕەنگ بن ئەتوانن پێشەنگایەتی خەباتی ژنان بکەن ئەتوان پێشەنگایەتی خەباتی ڕزگاری خوازی گەلی کورد بکەن ئێمەش دەستخۆشیان لێ دەکەین بۆ ئەو دەست پێشخەریە بۆ ئەو سەردانە وەکو خۆمان وەکو ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان بە ئەرکی شەرعی و ئاینی خۆمانی ئەزانین کە پاڵپشتی داواکەیان و خواستەکەیان بکەین. ئێمە نمونەی زۆر زیندومان هەیە لەوەی کە لەو قسەی کە کردمان کە ئاینی پیرۆزی ئیسلام دائیمە بەردەوام ئامانج و هەدەفی ئاشتی و پێکەوە ژیان و پاراستنی مافی گەل و نەتەوەکان بووە. خی پەروەردگار لە قورئانی پیرۆزا دەفەرمێ من گەل و نەتەوەم یا قەبائیلم بۆیە دروست کرد بۆ ئەوەی زیاتر یەک بناسن یەکتر ناسین یعنی چی یعنی دان بە مافی نەتەوەدا بنرێت هەر نەتەوەیەک مافی ئەوەی هەیە کە حەق و حقوقی خۆی پێ بدرێت. ئێمە ئیدانەی ئەو جۆرە گەمارۆیە ئەەکەین چونکە لە ڕاستیا پێشێلی مافی مرۆڤە ئەوانەی کە لە کەمپی مەخموران لە شوێنێکی تر زوڵمیان لێکراوە نەحەقیان بەرامبەر کراوە پەنایان بۆ ئێمە هێناوە ناکرێ مافی پەناهندە پارێزراو نەبێ مافی ئاوارە پارێزراو نەبێ بۆیە ئێمە هەوڵ ئەدەین لە ڕێگەی خەباتی ژنانەوە لە ڕێگەی ڕێکخراوەکانی ژنانەوە و تەنانەت من پێشنیارم کرد بۆ وەفدی سەردان کە بێن سەردانی پەرلەمانی کوردستان بکەن لەگەڵ نیژنەکانی پەرلەمانی کوردستانە کۆبنەوە ئەو ڕێکخراوە نێو دەوڵەتیانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان لە باشووری کوردستان کار لەسەر مافی مرۆڤەکەن با مفاتحی ئەو ڕێکخراوانش بکرێ هەموو پێکەوە چونکە ئەمە پێشێلکردنی مافی مرۆڤە پێشێلکردنی مافی نەتەوەیەکە پێشێلکردنی کەسێکە کە پەنای بە تۆ هێناوە ناکرێ بۆ شێوە بیچۆسێنیتەوە. Di nav tekuşîna jinan de ji wî hevkarî ji bo îtifaqeke hevbeş ji bo ku em êş û pirsgirêkê xwe bi xwe re bi destê xwe bidin çareserkirin îtifaqa herî mezin îro li vê derê jineke êzîdî jineke Müslüman ji bo yekîtiya jinên Kurdistanî dixwazin pêşengtiyekê bikin ji ber ku herî zêde wek jinekê êzîdî me li Şengalê dît ku bi hezara jinên êzîdî ketin destê çetên Daişê bi hezara jinên êzîdî pazaran hatin firotin
هیجی عقوبتا 3000 جنین ازدی ندیاره جبر کو ام وی ایش دیزانن جبی آزادیا گلی کرد جبو یکیتیا جنین کرد ام چواد کارن بدن آوا کرن ایرو مساجه هری زده لوی داره ام دکارن نشان بدن یکیتیا جنین کردستانی به تکوشینی تی آوا کرن ایرو د تکوشینی ده اقاس خونا شهیدی مکتن ناو هف ازدیجی مسلمان جی علاوی جی جباجار کردستانی توای شهید ما سینورید ناف خود را کرنه ایرو دم دماکو ام سینورید ناف خود بدن را کرن یکی تی خو بدن خورد کرن